دکتۆرە ئێوە و پزیشکی پسپۆڕ لە کاتی پشکنینی کلینەکە چ خاڵێک هەیە کە زۆر سرنجتان ڕائەکێشێ بەوەی گەر لە نەخۆشەکەیان دەرکەوت گومان بکەنێکێک لەو نەخۆشیانەیە؟ بەڵێ ئێمە لە کاتی پشکنینی نەخۆشەکەدا یعنی زۆرجا بۆ ئەگەرم زانین ئایا جونگەکە سوور بووتەوە یاننا ئاوساوە یاننا جوڵەکەی چۆنە ئازاری هەیە لە کاتی جوڵەکردنە ینی خۆمان جونگەکە جوڵەنینەوە بزانین ئایا ئازاری هەیە یان نیەتی فەوە هەمووی سەرنجمان ڕائەکێشێ بزانین کامەیە و جۆرەکەی چییە و بە گوێرەی ئەوەش ئەینێرین بۆ پشکنینی خوێن. زۆر باشە. چ پشکنینێکی دیاریکراومان هەیە تایبەت بێت بە هەرێکە لە نەخۆشیەکانی سەوەفان یا هەڵکردنی جونگەی ڕۆماتیزمی؟ بەڵێ لە کاتی سەوەفان هیچ پشکنینێکی خوێنی تایبەت نییە بۆ دیاریکردنی سەوەفان، بەڵام ئەتوانین بۆ تیشک بینێرین لەوە دەرەکە بێت چکم بۆی بزانین دەرەجەکەی چەنە و یعنی گەشتە چه ئاستێک لە سەوەفاندا. بەڵام لە کاتی ڕۆماتیزم پشکنینی تایبەتمان هەیە وەکە ڕێژەی بەرزبوونی ئیلتیهابەکەی وەکە ESR سیرە ئاکتیڤ پرۆتینی پێلێن و بێجگە لە ئەوە ینی چەند پشکنینێکی تایبەتمان هەیە پێلێن NTCCP و ڕۆماتۆید فاکتۆر. زۆر چاکە کاتە توانین بڵێن پشکنینەکانی خوێن تایبەتن بە نەخۆشی ڕۆماتیزمیەکان، بەڵام تیشک بۆ نەخۆشی سەوەفان زیاتر ئەگرێت هەتاوەکو دەرەجەکەی دیاری بکەین. باشە لە تیشکە ئەگەر باسی تیشک بکەین هیچ جیاوازێک هەیە لە نێوان بۆ نەکەسێک ئەگەر ئەژنۆی تووشی سەوەفان یا ڕۆماتیزم بوو بێت لە تیشکە هیچ جیاوازێک دەرەکەوێت لەو دوو نەخۆشیە؟ بەڵێ دەرەکەوێت بێگومان لە کاتی سەوەفاندا تەسک بوونەوە بینی جونگەکان زۆر جار یەکسان نییە، زۆر جار یعنی بەشی ژوورەوە ئەگرێ خصوصن ئەگەر ئەمە باسی ئەژنۆ بکەین، بەڵام لە کاتی ڕۆماتیزم یەکسانە و زۆر جاش بەشی دەرەوەی ئەگرێتەوە و جگە لەوەش لە کاتی سەوەفانە تووشی ئێسکی زیادە دروستە بێت، یعنی لە دەوروبەری جونگەکە ئێسکی زیادە دروستەکە کە ئەبێتە هۆی ئەوەی ئازاری بۆ دروستکە بۆ نەخۆشەکە. بەڵام لە ڕۆماتیزم ئەکرێت بڵێن تووشی پوکبوونەوەی ئێسکەکانە بێین دەوروبەری جونگەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی